بەڵێ گەندەڵی واستەنگەکانی بەردەمی پرۆسەی حکومڕانی لە عێراق تا دێ زیاتر ئەبێت زیادبوونی چەکی نایاسایی و مەترسیەکانیشی لە عێراق پرسێکی دیکەن جا راپۆرتەکانی ڕێکخراوە نێودوڵەتیەکان لەبارەی راپۆرتی مانگی حوزەیرانی ڕابردوو باس لەوە دەکەن کە عێراق لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بەرەو یەکێک بووە لە وڵاتانەکە بەڕووی گەندەڵی زۆر زیاتر ڕۆشتۆتەوە و یەکێکە لە گەندەڵترین وڵاتەکانی جیهان. جا بۆچی عێراق چارەسەرکردنی ئەم گەندەڵیە ئەوەندە لەلا ئەستەم بۆ یاخود بەگشتی باسی بوونی گروپی چەکدار و بوونی چەکی نایاساییش ئەکەین لە عێراقدا. با میوانداری ڕاوێژکار کازم جەحێشی شرۆڤەکاری سیاسی و سەربازی کامیوانمانە و وەڵامدەری پرسیارەکانمان بێت. بەخێر هاتیت. با لەو پرسیارەوە دەست پێ بکەین لەگەڵ جەرابەتکە. پێشتر 50,000 فەرمانبەر و سەربازی بندیوار تەنیا لە وەزارەتی بەرگری عێراقدا تۆمار کرابوون هەبوون. پەلکێشانی گەندەڵی بۆ نێو سوپا و هێزە ئەمنیەکان مەترسیەکی جدیتر نییە لە گەندەڵی لە وەزارەت و فەرمانگە مەدەنیەکان؟ نعم بدءا تحية سرتا سڵاوێکی تایبەت بۆ بەڕێستان و هەروەها بۆ کەناڵە بەڕێزەکەتان و من لە ئێرەوە پیرۆزبایەکی گەرمی جەژنی قوربان دانێرم بۆ بەڕێز ڕێزدار سەرۆک بارزانی و کۆی خانەوادەی بارزانیەکان و هەموو نەتەوەی گەلی کورد و هەموو ساڵێکتان جەژن و خۆشی بێت. لە ڕاستیدا گەندەڵی لە عێراق ئێستاکە بۆتە دیاردەیەکی گەورە لە 2003 تاوەکو ئێستاکە بە چ شێوازێک بە شێوازێک کاتێکە حزبە سیاسەکان هاتنە سەر دەسەڵات لە پاش 2003 دەستیان کرد بە ڕکابەریکردن لەسەر گەندەڵیکردن لەسەر وەرگرتنی پۆست و مەکانەت نەک لەوەی کە ڕکابەریکەن لەسەر ئاواداکردنەوە بە تایبەتی لە ئەو مەلەفی 50,000 بوونی بندیوار و پێشترش لە سەردەمی حکوومەتی عەبادی باسی لەوە کرده بوو کەوا لە وەزارەتی بەرگری 50,000 کەس بندیوار هەن لە ناو حەج شەعبیە و 50,000 بندیوارش هەن لە ناو وەزارەتی بەرگری. ئەمە بەڕێز عەبادی کاتی خۆی وتی ئەم مەلەفە و مەلەفەکانی دیکەش تەنیا لە وەزارەتی بەرگری نییە بەڵکو لە کۆی وەزارەتەکان ئەم جۆرە گەندەڵیە هەیە بۆ چونکە وەزارەتەکان دابەش کراون لەسەر بنەمای توێژە ئابوووریەکان کەوا ئینتیمایان بۆ حزبەکان هەیە دابەش کراوە. ئەو وەزارەتە بۆ من ئەو وەزارەتە بۆ تو و ئێمەش دەین داست دەکەین بە دابەشکردنی پۆستەکان لەسەر و پۆستە ئابوورەکان لەسەر بنەمای حزبێنە. باگەلی عێراق باش ئەمە بزانێ کەوا ئەم شتانی کە لە وەزارەتەکانە هەیە وەکو بە پرسیارەتی و خزمەتکردن دانەڕژراوە بەڵکو بۆ وەرگرتنی پۆست و پلەپایە وەرگیراوە. یعنی ئەوەی کە وەردەگیرێ وەکو حکوومەت وەکو زات بابەشەکە بە سەلانەکانە بۆ وەبەرهێنان ناکرێت بۆ ئاواداکردنەوە ناکرێت بەڵکو بۆ پشکێنێ. کازم ئەوەی کە باست کرد لە 2014 بووە کە حەیدەر عەبادی ئاماژەی بە 50,000 کەس کرد کە بندیوارن بەڵام ئێستا 9 ساڵ بەسەر ئەوەیە تێ ئەپەڕێت. ئایا با بڵێین ئەوەندە چارەسەرکردنی گەندەڵی ئەستەمە لە عێراق لە ماوەی 9 ساڵدا هیچ چارەسەرێکی بۆ نەکراوە و ڕۆژ بە ڕۆژ لە راپۆرتە نێودوڵەتەکان باس لە گەندەڵی عێراق دەکرێت کە لە ڕیزبەندەکانی یەکەمە؟ بەڵێ بەڕاستی وەکەوەیکەوە ئاماژەتان پێیدا گەندەڵی بە شێوەیەکی گشتی بابەتی چارەسەرکردنی گەندەڵی ئاسانە ئەگە نیەتێک هەبێ ئەگە ئیرادەیەکی سیاسی هەبێت بۆ ئەوەی کەوا چاکسازی بکرێت کەسێک ئەتوانی ئەمە ئەنجام بدات کە نیەتی هەبێت ویستی هەبێت بۆ ئەنجامدانی چاکسازی. بەڵام ئەوەی ئێمە دەبینیم ویستێکی سیاسی ڕاستەقینە نییە بۆ ئەوەی سەرکەون بەسەر گەندەڵیدا. با من یەک بەڵگەتان بدەمێەوە لە 2003 تاوەکو ئێستاکە هەر حکوومەتێک دروست کراوە هەر سەرۆک وەزیرانێک هاتووە لە چوارچەوەی بەرنامەی کارەکەیە وتوێتی ئێمە دێین ڕوبەڕووی گەندەڵی دەبینەوە و دامەزراوە دروست دەکەین و کۆتایی بە گەندەڵی دێنین لە عێراقدا. بەڵام کاتێک ئەو حکوومەتان یەک لە دوای یەک کۆتایی پێهاتوونە هەر حکوومەتێکی دوای ئەوە هاتووە مەلەفی گەندەڵی حکوومەتەکەی پێشخۆی هەڵداوەتەوە. بۆ نمونە کاتێکە کێ کازمیەکەوە ئەستا ڕایگەیان شەڕی دژی گەندەڵی دەکات و ئێستا کەشتێ وەگلاوە و بەڵگە هەیە لەسەر گەندەڵی ئەنجامدان لە سەردەمی سەرۆک وەزیرانی پێشووتردا. بۆ نمونە لیژنە هەیە ئێستاکەوە پێداچوونەوە دەکەن
و هەموو سیاسیانش بە هەمان ئەو شێوازە لی دەردەچن سەرباری گەندەڵەکان و هەر بڕاگ لە دژیان دەربچێت کۆتایی پێدێت و ڕادەوەستێم من وەکو چاودێرێک و وەکو هاونیشتیمانێک دەڵێم کوا پارەکان ئەو پارانە بۆ کوێ ڕۆیشتن کەوا بەهۆی ئەم گەندەڵیانە و ئەنجام دراون ئایا کوا ئەو پارانە چیان لاتوە هەتا کەسێک کە سجن دەکرێت و بە زیندانی دەکرێت کوا پارەکان یا دزی سەدا ئەوەی نورزوهێر کەوا نزیکەی 2 ملیار و 600 ملیۆن یعنی ئەمە میزانەی دەوڵەتە نورزوهێر ئازاد بوو بە کەفالت کوا نورزوێ کوا پارەکان ئەو پارانەی کە دزرا کە پێڵەن دزی سەدا و من بۆ خۆم تا پارێزەرم لەم بوارەدا کاتێکەوە کەسێک ڕادەست پێدرێت بۆ ئەوەی کە محکەمە بکرێت و دادگای بکرێت ئایا ئەمە دادگای کراوێ یعنی دادگایکردنی نورزوهێر ئەبێ کراوە بێت دەوای لە ماوەی 2 هەفتەیە پارەکە بگەڕێنێتەوە لەگەڵ ڕێزم بۆ بەڕێز سوودانی سەرۆکوەزیرانی ئێستا ڕێزێکی تایبەتم بۆی هەیە کاتێک کە ئەو خۆی پابند کرد لەوەی کە لە ماوەی 2 هەفتەدا نورزوهێر دەبێت پارەکان بگەڕێنێتەوە و دادگای بکرێت من ئێستا دەڵێم ئەوە چەندان مانگ تێپەڕی کوا ئەو پارانە و کوا چارەنووسی نورزوهێر ئایا من وەکو هاوڵاتی دەپرسم دەتوانین متمانەت بەم جۆرە حکومەتە بێت ئایا چی دیکە توانیت متمانەت بە قسەکانی بەڕێز سوودانی بێت نەخێر ناتوانیت بۆ لەبەری پابەندنەوە بەڵێنەکانی و پارەکان بەفڕۆدران ناو پرسی گەندەڵی لە ژێر چەتری پرسی گەندەڵی پرسێکی دیکەمان هەیە کە گروپە و یەکە و چەکداریەکانی عێراقن کە لە دەرەوەی دەسەڵات و حکوومەتن بەڵام بوجەشیان بۆ تەرخان کراوە دیارە بە ژمارە چەند گروپن لە ڕاستیدا ئەو گروپە چەکدارانی کەوا هەن لە عێراقدا بەش بوونە لەسەر بنەمای حزبەکاندا بەش بوونە ئەوان خۆیان بەو شێوازە دابەشە کردو هەر حزبێک بەتایبەتی حزب ئیسلامیەکان یعنی حزبە مەدەنیەکان چەکی هێزی میلیشیان نییە جۆمان لێ نەبووە حزبێکی لیبراڵی کە چەکداری هەبێت بەڵکو حزب ئیسلامیەکان چەکیان هەیە لە ژێر ناوێکی ئیسلامی دابەش بوون و ئەمانە گروپ و میلیشیان هەیە چەکیان بەدەستە ئەمانە گروپی چەکدار و میلیشیان هەیە زۆر باشە ئێستا هەر حزبێک لایەنێکی هەیە لە تایبەت بە سەربازی ڕوویەکی سەربازی و حزبن بۆچی ئەمە دروستەکەن بۆی بمێننەوە لە گۆڕەپانی سیاسی و بۆی بەرگری بکەن لە دژی هەر هەوڵێک هەبێت بۆ ئەوەی کەوا لە چوارچێوە بدەن هەموو حزبە سیاسیانەی ئیسلامین میلیشیان هەیە کاتێک کە حەشدی شعبی دروست کرا وتیان حەشدی شعبی دروست دەکرێت لەسەر بنەمایەکی یاسایی دروست دەکرێت بەڵێ لەسەر بنەمایەکی یاسایی دروست کرا بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر دروست کرا ئەوکەی زۆر باشە ئێمە دژی تیرۆرین بۆیە ئەرکیان چی بوو ئەرکیان ئەو بەشێک بێت لە چوارچەوەی هێزە سەربازیەکان و بەیزە بەرگەکان بۆ ئەوەی شەڕی دژی داعش بکەن بەڵام لە ئێستا وەکو پاش ئەوەی کە داعش کۆتای پێهات نابووە شتێک هەبووایە بە ناوی گروپە چەکدارەکان دەبوایە هەمویان ببنە هێزی سەربازی فەرمین سەر بە حکوومەت بن بەڵام ئێستاکە هەموو ئەوانە وەکو خۆیان ماونەتنەوە ئێمە بینیومانە بەداخێکی زۆرەوە کە دەبینین سنوور بەزاندن بەرامبەر یاسا هەیە و هێزە سیاسێک با بڵێن گروپە میلیشیاکان کار دەکەن بە ناوی دەوڵەتەوە لە دەروی دەوڵەت لە دەروی ئیرادی دەوڵەت چەکیان بەدەستەوەیە بە ناوی دەوڵەتەوە و لە بەشێک لە دەوڵەت لە خارجی دەوڵەتن و ئەم گروپانێک کە باس دەکرێت تەنانەت بوجەشیان بۆ تەرخان کراوە لە بڕی ئەو بودجەی کە زیاتر لە 3 ملیار و نیوە ئەمانیش بەشێکیان هەیە لەو بودجەیە ئەمە تا چەند ئەبێتە هۆی مەترسی بۆ داهاتوی عێراق لە کاتێکدا کەسانێک سەرپەشتیانەکەن کە لە دەرەوەی حکوومەتن بەڵێ بەدڵنیایەوە ئەو بودجەی کەوا دانراوە بودجەکە دانراوە بۆ حزبەکان من پێم وتن کەوا هەر گروپێک چەکداری پەیوەندی بە حزبێکی دیایکراوە هەیە ینی ئەو بودجەی کەوا دانراوە بۆ گروپێک دانراوە بەڵکو بۆ حزبەکان دانراوە بەشێکی بۆ گروپە چەکدارانەیە بەڵێ بەڵام لە ژێر ناونیشان بۆ نمونە دەرگایان بۆی کردوەوە نووسیانە لە ژێر سەر بەڵێ دروستە وەکۆ بەژێر ناوی جیاوازەوە ئەم پارەیان بۆ دابش کراوە حتا وەکو لە یاسای بودجەدا دەبینین کەوا بڕەپارەیەک تقریبان 400 ملیارە شتێکی وایە $1,000,000
تەرخان کراوە بۆچی ئەو لایەنانەی کەوا پەیوەنددارن بە وەزارەتی بەسەرۆک وەزیران من وەکو چاودێرێک وەکو هەڵنیشتمانێکی عراقی دەمێ پرسیار لە ئەنجومەنی وەزیران بکەم ئەو لایەنانە چەند ئەو لایەنان چەند کام بڕاپاریان بۆ تەرخان کراوە لایەنەکانی سەر بە ئەنجومەنی وەزیران چەند یعنی ئایا ئەو کەسانی کە چەکیان بەدەسە چین حەزب دەپارێزن نەک شکۆی دەوڵەت بپارێزن یعنی ئەوانەی هێزی مەدەنی نین ئەوانەی هێزی میلیشیاین کەواتە ئەمانە ئەم پارانی کە سەرف دەکرێت لە بودجەشدا دەستنیشان کراوە تۆ دەبێت دەستنیشانی کە بۆچیە لایەنەکان چێن ئەمەیە کە پارەکە بەفیڕۆ دەچێت بەڕاستی سەبارەت بەوەی کەوە ئەگەر من پێشترش باسم کردووە ئەگە ئێمە وتوبمان ئەمانە لە دەرەوەی هێزی دەوڵەتەن وتیان ئێمە حەجی شعبین ئێمە شەڕی تیرۆ دەکەین کاتێک کە ئێمە پێیان دەڵێن کە ئێوە دەڵێن نەخێر ئێمە دژی داگیرکارین واتە لەگەڵ ڕێزێکی تایبەتم بۆ هەموو کەسە نیشتیمان پەروەرەکان و بۆ ئەوەشی کەوا بەرگری لە عێراق کردووە ئەمە شتێکە جێی شانازیە بەڵام بەکارهێنانی ئەم جۆرە چەمکانە و ئەم ناوە بۆ ئامانجی جیاوازی بۆ ئەنجامدانی گەندەڵی ئەمە شتێکی قابل قبولکردن نییە و عیبێ و پێویستە حکوومەت و سەرۆک وەزیرانی عێراق من هەمیشە پێم بۆ بە سەرۆک حکوومەت دەنێرم پێی دەڵێم سەرۆک وەزیران سوودانی هەنگاوەکانت باشن بە ئاراستێکی دروست بەڵام لە منی وەربگرە وەکو کازم جۆحیشی واز لە عبای حزبی بێنە واز لەو عبایە بێنە کە حزبیە وازە حزب ئیسلامیەکان بێنە و واز بێنە لە میلیشیاکان بەو شێوازە سەر دەکەوێت ئێمە سپاسی جەناب تەکەین کە لەگەڵمان بەردەوام بوویت و وەڵامدەری پرسیارەکانمان بووی ڕاوێژکار کازم جحێشی شرۆڤەکاری سیاسی و سەربازی لەگەڵمان بوویت دووبارە سپاس زۆر سپاس بۆ ئێوەش